ناوێتە چییە؟ عزتي کاک عەزەدین لە کەینی وە لێرە ئیش دەکەی؟ والله ساعات عفتني لو هەر جام خاوێنکردنەچی چەند پارەی وەردەگری؟ حسب نفر والله كبير صدى هزارة چەند خوشک و برانانگو لە ماڵی؟ 14 نفر 14 نەفەرن لو ئەو ئیشەی دەکەی؟ أو يشدك بعم كرنسي دفروش لبازاري ئەو ئیشە مەمنوعە لو ئەنگو نازان ئەو ئیشە مەمنوعە نابی بکەن؟ با ئەدی لو دەیکەی؟ هێنم دەکەن ئەگەر نەکەم چیشکەن نابیشکەن درێ منداڵ بەخۆ منیش دەکەم بەخۆت حەزت لێیە؟ ئەمە قەدی مێرەمە فێر بوومە قەدی مێرەمە کاورات کە هات زام لۆ خایان کرد ئەنی ئەوەندە پێز نەبوو خایانم کرد بە عەسەبیاتی هاتە خوارێ لە چێ مەکتەبێ؟ بە پۆلیسەش چەند خوشک و براتەیە؟ چارە برانی خوشک بابت و داکت و ئەوان دەزانە ئەو ئیشەی دەکەی؟ نا بام شکەی ئەها بابت خێزانێکی دینە برای لە خۆت گەورەترت هەیە؟ ئەوان چیش دەکەن لو ئەو ئیشەی دەکەی مەسەلەن؟